پەیتا پەیتا ئاوارە عەرەبەکانی سنووری ناحیە ڕەشاد و دەوروبەری دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. ئەمەش لە کاتێکدایە نە خزمەتگوزاریەکانی وەکو ئاو و کارەبا و ڕێگاوبان وەکو پێویستە، نەدۆخی یاساییشی ناوچەکەش تەواو پارێزراوە. ئەو هاوڵاتیانەشی دەگەڕێنەوە سنوورەکانی خۆیان وێڕای دڵخۆشبوونیان بەگەڕانەوەیان، بەڵام داوای خزمەتگوزاری سەرەتایی دەکەن بۆ بەڕێکردنی ژیانێکی ئاسایی. لەم ناحەیە کارەبا و ئاو خزمەتگوزاری و موبەریدە و فێنکەرەوەمان نییە، تەنانەت وایەری کارەبا لە ماڵەکانماندا نەماوە، تەنها خانۆکانمان ماون، بۆیە داوای خزمەتگوزاری دەکەین. ئێمە 4 ساڵە ئاوارە بووین و ئەمڕۆ بە بڕیاری حکومەت گەڕاینەوە ناوچەکەمان. من تاکو ئێستا بۆ خۆم خانۆکەی خۆمم نەدیوە، هیچ شتێکمان لەگەڵ خۆمان نەبرد کە ڕۆشتین. ئێستاش ئەم ناحەیە پێویستی بە خزمەتگوزاری زۆر هەیە. سوپاسی حکومەت دەکەین کە ئێمەی گەڕاندەوە، بەڵام داوایان لێ دەکەین هاوکاریمان بکەن، چونکە هیچمان نییە لە پێداویستیەکانی ڕۆژانە. لە شەڕی 4 ساڵەی داعش لە سنووری قەزای حەویجە و دەوروبەری بە هەزاران خێزانیە و سنوورانە ڕویان کردە کەرکووک و ئاوارە بوون و بە سەدان گوندیش خاپوور کران. لایەنە ئیداری و ئەمنیەکانی ئەو سنوورەش ئاوادانکردنەوەی ئەو ناوچانە و نۆژەنکردنەوەی ڕێگاوبان و دابینکردنی کارەبا و ئاو و دابینکردنی ئاسایش بۆ ئەو ناوچە زیان لێکەوتوانە لە پێشینەی کارەکانیان دەزانن. بە بڕیاری حکومەت بڕی 25 میلیارد دینار بۆ ناوچە زیان لێکەوتوەکانی سنووری کەرکووک تەرخان کراوە. ناحیە ڕەشاد و دەوروبەری بەشێکی ئەو بودجەی بەردەکەوێت بۆ پرۆژە گرنگەکانی ناوچەکە. ئەوەی پێویستە باشکردنی ڕێگای نێوان ڕەشاد کەرکووک و چاکردنی پردی مریان بەگا کە ئەوە لە چەند هەفتەی ڕابردوو خراوەتە بەرنامەی کارەوە بۆی بتوانین هەم ڕێگاکە و هەم ئەو پردی پەڕینەوەیە چاک بکەین. بەگشتی حکومەت لە هەوڵی ئاوادانکردنەوەی ناوچە زیان لێکەوتوەکانە، بۆ ئەو مەبەستەش پلانی خۆی داناوە. وەکو دەزانن ئەم ناوچەیە لە ژێر دەسەڵاتی داعش بوو، ئێستا لەلایەن هێزە عێراقیەکانەوە ئازاد کراوە و ئاسایشی ئەم گوندانە لە ئەسووی هێزەکانی پۆلیسی ئیتیحادیە. ئەوەی بۆ ئێمە گرنگە هاوکاریکردنی هێزەکانمانە لەلایەن هاوڵاتیانەوە. داوایان لێ دەکەین هەرجم و جۆڵێکی نامۆیان بینی بەپەلە ئاگدارمان بکەنەوە بۆی پێکەوە بتوانین ئاسایشی سنوورەکەیان بپارێزین لە هەر کارێکی نەخوازراو، چونکە ئەگەر پێکەوە کار نەکەین ئەو کاتە هەم هاوڵاتیانی ناوچەکە و هەم ئێمەش زەرەر دەکەین. لە کاتی هاتنی داعش بۆ سنووری قەزای حەویجە 4 ناحێ و زیاتر لە 500 گوندی خستە ژێر دەسەڵاتی خۆی و بەشێکی زۆر لە دانیشتوانی ئەو سنوورانەش بۆ پاراستنی سەرماڵی خۆیان ڕویان کردە سنوورەکانی ژێردەسەڵاتی پێشمەرگە. لە ئێستاشدا سەر ڕاینەمانی داعش بە هۆی نەبوونی خزمەتگوزاری و قەرەبوو نەکردنەوەیان لەلایەن حکومەتی عێراقیەوە، هاوڵاتیانی عەرەبی ئەو گوند و قەزا و ناحەیانە ناتوانن بە تەواوی بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی ڕەشاد، باشووری کەرکووک.